کێشە خێزانەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە باگشتی و بە بچوونی زۆرینەی هاوڵاتیان ئەهابوونی تۆڕە کۆمەڵایەتەکان و خراپی پەروەردە و دواجا خراپی دۆخی ئابووری هۆکارن بۆ خراپبوونی خێزانەکانی کۆمەڵگای کوردی. هەر جۆرە فشارێک لەلایەن تاکێکی خێزانەوە بەرامبەر بە ئەنجامانی دیکەی خێزان ئەنجام بدرێت تونند و تیژیە زیان لێکەوتوی سەرەکیش ژنانن. باپی ئامارەکانی لقێکی بەڕێبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان لە سلێمانی تۆمارکردنی سکاڵا لەو بەڕێبەرایەتەدا بۆ 5 مانگی سەرەتای ساڵی 2020 بریتە لە 850 سکاڵا بەڵام بۆ 5 مانگی سەرەتای ساڵی 2021 ڕێژەکە زیادی کردووە و بووە تا 1345 سکاڵا. ژنها بۆ چوونی ژنان نیشانی سلێمانی وەرگرت دەربارەی دۆخی خێزان و بە تایبەت ژنان لە ڕووی تونند و تیژی خێزانیەوە. ژنان پێیان وایە هەر کاتێک لەلایەن کۆمەلگاوە وشەیەکی ڕوخێنەر بەرامبەر بە تاکێک بوترێ ئەوە تونند و تیژیە. لەناو خێزانەکانیشدا دەیگەڕێنەوە بۆ نەبوونی پەروەردە هەروەها پێیان باشە جیاوازی نەکردنی جەندەر بچێتە ناو بەرنامەی خوێندنەوە. تیژی ینی لە سەرەتاوە لە شتێکەوە دەست پێەکە لەوەی کە عیلەکە و چۆن پەروەردە دەکەن لە ئافرەتەوە بەڕای من ینی ئافرەتەکان ئەبێ خۆیان بەرەو پێش بەرن خۆیان پەروەردە بکەن زیاتر ینی حکوومەتی ژارمەتی باە لە مناڵیەوە لە سەرەتایەوە بەرنمەیەک هەبێ لە کاتی خوێندنە بۆی هەموو وەکو یەک سیر بکرێن تونند و تیژی بڵانێ قسەیەک بێ کەسێک پێ بڵێ قسێکی احتیادی بێ شتێک کار لە من کاوەڵام کار لە کەسێکی کەنەکە لەو ئەو کاتێ شتە بێ بە تونند و تیژی لەگەڵ منە. وڵا حەزەکەم ژن مافی بیە و لە بەرەوە ڕێزی لێ بگیرێ و کەس بەرامبەری کوشتن و بڕین نەمێنێ و غەدری لێ نەکرێ و ئەی چۆن لێ ناکرێ ئەو نێژن ژنە کوژێ ئەوە نێژن تعدایلی ئەکرێ ئەوە نێژن دەست درێژێکێتە سەری مەسەرەن ئازاد نییە لەم شوێنانە مگەرمیان وڵا دۆخیان زۆر بیان خراون زۆریان ێژن ئەوە فلانە کەس کوژیە و فلانە کەس مەسەرەن ئەوە غەدری لێ ئەکرێ وڵا ئیتر نازانم و کاری بێخاوەنی وڵات و مەسەرەن ئەگەر یەکێ دەست درێژی کرەبان ئافرەتی یا مەسەرەن خراپەی کرێتێک ئافرەتێکە بیکردن سزایدەن مەسەرەن نەیەڵن ئیتر کەسی تر ناتوانێ وا بکە. ینی ڕێژەی کوشتنی ژن زۆرە یەک پیا بکوژێت ئافرەتی بیکوژێ ڕاستەخۆڵێن ئەم پیام ئافرەتەن پیاوەی کوشت ئەی بۆ هەزارها و ڕۆژانە هازار ئافرەتە کوژێت وانە ئافرەت هیچی پێ نەدراوە هیچ مافێکی پێ نەدراوە. والله بەکارە سادەی بینم وڵی هەر ناتوانم بڕواها بێ سایتەکان بکەمەوانێ لە بەرەوەش چیوا ئەبینم ڕواها بێ بێزار بووم لەکردنەوەی سایتەکان ئەم سایتانش بۆ خۆی هەر هۆکارێکە بۆی کە توندژی زیاتر بێ بڵێن ئێستا ئەم سایتانەکەیتەوە تۆ سیرەکەی ئەلە فلانشت بۆ کوژراژن بۆ وای لێ هات کوڕیەکەی کە چاوی لێەکە ئەم هەموو تاوانانە بۆ پیشان و خەڵکە درێ ئەمە نە مۆدیۆلکاری بڵاوەتەوە پیاویش حەزەکەش نەکەی لە گۆرانی بێژێک چێ لە فلان هونەرمەند چێ با بەبووە نابێت تۆ دەفتەرێکی بەرەوژەی خۆی وا لێکە هێژنی فەقیر ئەو لە چۆن هاتووە ئەڕوا ئەلێ بێت تۆکو ئۆبی ژۆکە و نابێ ئەمیش سیرەکە ئەچێتە دەرەوانێ ڕەفیقەکانی وانی خەفەتەخوا ئەڕوخێ بە قسەی ڕوخێنێشە و تابێنم پیاوەی لەگەڵ ئەژنێکی ترە ئەسە لە زۆر خێزارە ناتوانانی یعنی بڵێن ڕای خۆ دەربڕی یعنی هەر قسەکەی ژن نابێ ئەوە بکە ژن ناخر بۆ ژنیش خوا دووسی کردووە خوای گەورە نەیفەرمووە ژن ئەبێ کەمترە خوای گەورە فەرمێتی ڕاستە الرجال قوامون من النساء بەڵام خۆ ژنیش خوا دووسی کرد ژن هەیە بڕوا هەبێ ئێستا ماڵێک بڕێوە با وڵاتێک بڕێوە با. وڵی ناشرینترین شت تونند و تیژیە بەرامبەر ئافرەت بکرێت بەتایبەتی تەعلیقیان زۆر ناشرینە بۆ منە ئافرەتی بڵاتەڕۆ تەعلیقێکی ناشرین یعنی پێویستە ئینسان ڕۆشن بیرێنی کە ئافرەتی وڵاتەڕۆ پێویست ناگەنک تالی پێویست ناگە سێریشی بکەی بۆ نمونە ڕێ زۆر ئەو ڕێنەی کە ڕێبە کوڕ ڕدرێ ئەو زیاتر ڕێبە کەس نادرێ ئەوە وڵای گەڕێنینەوە بۆ کولتورەکەمە ئێستا باشترە تۆزێ خەڵک ڕۆشن بیرتر بۆ تەوانێ یعنی ڕێبە کچە بە عەزە شتێ بکرێت و پەروەردەی خێزان دەورە بینێت لە تونند و تیژی ئافرەتە وەکاری ئەوەیە کە ئایتر خێزانەکەی لاوجێ سیقیان بە کەسەکەن نەبێ و سەر شتێکی بەسیتەوە کوشتبێت یانە شتێ بێ قابلی ئەوە نەبێ خێزانی وایە بۆ منەکە موبایلێک بەخەڵەت بۆ کچەکەی لاوچێ کچەکەی دووشی کێشە بێت نەکوڕەکە کوڕەکە نەجاتی بێ کچەکە تووشی کێشا بێ ئەوە بۆ خێزانەگەڕێکی بەسیتیش ئەو شتە چارەسەر بکرێ یا ئەو خەڵەتە چارەسەر بکرێ هەموو شتێ هۆکاری کوشتن نییە بۆ ئافرەت.
بەلای منەوە توندوتیژی ئەگەر تۆ بتوانی لە مناڵیەوە مناڵەکەت وە بە شێوەیەک پەروەردە بکەی ئەگەر جیازی جەندەری نەهێڵی لە خێزانەکە تا هەبێ نەهێڵی کوڕ و کچ جیازی نەکەی لە بینیانە ئەوانیش کە گەورە بوون وردە وردە و جیازیە ناکەن و تووشە ناو کۆمەڵگە ینی لە 4 ساڵەمە بەستم لە باخچەوە ئەگەر ئەو جیاوازیان بە شتێکی ئاسایی وەربگرن ئەو مامۆسایی دەرسی پێڵێ ئەو دادەی لەلایەتی تێبگەێنێ کە ئەمان لە هەموو شتێکا یەکسانن تەنها لە ڕووی چۆنەڵی لە تەنها جەستەییان جیاوازە ئەم ئافرەتە و ئەم کوڕای هیچ جیاوازێکی تریان نییە لە مافا ئێتر ئەمە لەگەڵ یا گەورە بێ و لە دوا ڕۆژیشان ناتوان توندوتیژی بەرامبەر بێک مناڵ بەڕاستی بەڕای من حەقا خوێندن بۆ مناڵ بکرێ بە زۆر یان نەک لە خوێندن دەریهێنی بە پێچوانەوە ئەگەر مناڵی حەزی لە خوێندن نەبوو بە شێوەیەک فێری وای لێ بکەی کە خوێندنی بە زۆری بۆ دابنرێ هیچ نەبێ هەتا 15 ساڵی خوێندنێک بێ کە ئیتر بۆی نەبێ وازی لێبێنە هەندێک شت ئەبیستی تۆش وەکو دایک وەکو باوەک ناچاری حەزەر بکەی یعنی ئەبیستی مەسەلەن مناڵێک لە شوێنێک لە جێگایەک تەحەڕوشی پێکراوە بە شێوەیەک لە شێوەکان هەڵسوکەوتی لەگەڵ کراوە یا وێنەیەکی گیراوە وێنەکە بە شێوازێک بڵاوکرێتەوە کە خێزانەکە پێی ناخۆشە تۆش لەلایانی خۆتەوە ئەگەر لەگەڵیشیان نەبی یعنی لەگەڵ ئەوەشان نەبی کە ئازادی لە مناڵەت زەوت بکەی ناچاری بە شێوەیەک لە شێوەکان ئازادیەکەی بیتێ بەڵام بە چاودێری خۆت بەڕای من تۆڕە کۆمەڵاتیەکانیش جارێکی تر یعنی جۆرێک لە جۆرەکانی توندوتیژیان بەرپا کردووە بۆ نمونە سەردەمی مناڵی من بە شێوەیەک بجاری وابوو لە دەی بەیانەوە تا 12 لە دەرەوە بووم یاریمە کرد زۆر ئاسایی ینی کچ و کوڕبەیەکەوە یاریە کرد هیچ بەڵام ئێستا وای لێ هاتووە شتێک لە شوێنێک ئەکرێ لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە شێوازێکی وا گەورە ئەکرێ وا بڵاوەکرێتەوە وەقسی لەگەڵەکرێ منی دایک ناچارم وا لە مناڵەکەم بکەم ئەو خۆشەی لێزەوت بکەم و بە شێوەیەکتر خۆشێکی بەمێ کە لەژێر چاودێری خۆما بێ. تەکنۆلۆژیا چاولەکەری یعنی جاری وا هەیە تۆ خێزانێک گەبینیت پیاوەکە بۆ نمونە ئافرەتێکی کوشتووە پیاوێکی تریژێت چاوی لێ ئەکات ئەچێ ئەکوژێتەوە بەڕای من لە خیانەت کە زیاتری ئەگەڕێتەوە هۆکارێکی ینی توندوتیژی ئەگەڕێتەوە بە هۆکارەکەی خیانەت لە خێزانە پابندبوون زیاتر بۆ بە ئادابی خێزانەوە و گوێڕالیان زیاتر بۆ یەکتر بەڵام لە سەردەمی ئێستەیە هەر کەسەوە بە خۆی ئەژیت